هەوڵاتی دیجیتال یان دیجیتال سیتیزەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەموو کات ڕێز و حرمەت دەپارێزێت، تەنانەت کاتێک بیر و بۆچوونی دەگەڵ کەسانی دیکەش یەک نەبێت. زانیاری هەڵا باز ناکات، بڵاوی ناکاتەوە، بەشی ناکات و لە کاتی بڵاوکردنەوەی زانیاریەکانیشدا لە ڕاستبوونیان و پشتڕاستکردنەوەیان دڵنیا دەبێتەوە. ڕێز لە حەقی خاوەندارەتی کەس و لایەنەکان دەگرێت، کۆپیڕایت بن پێ ناکات، زانیاری تایبەت و کەسی مرۆڤەکان بڵاو ناکاتەوە، شتی شەخسی کەسەکان بڵاو ناکاتەوە. بە شێوازی نایاسایی جیهانی دیجیتال و سایبەر بەکار ناهێنێت. دەزانێ کە زانیاری ڕاست و پشتڕاستکراوە دەبێت بڵاو بکرێتەوە، حەقی مرۆڤەکانە کە ئاگادار بن. بەڵام زۆریش گرنگە کە ناوی بەکارهێنەری خۆی و تێپەڕوشەکەی واتە پاسوەردی خۆی زۆر بەباشی بزانێت و بیپارێزێت. ئەمە دیجیتال سیتیزەنە. ئەم کاتتان باش. هەژار برنجیم و بە هاوکاری زانست سەلیم ساوندەدیتەری بە توانای ڕوودا و دووهەم پادکەستی دیجیتال سیتیزەنتان پێشکەش دەکەین. وەک لە پادکەستی یەکەمیشدا باسم کرد، ئەو بەرهەمە ئەزموونێکی نوێیە بۆ من و بیسەری کورد. بەر لە هەموو شت هێندەی ئێرەوبنی جیهان سوپاستان دەکەم بۆ هەموو پاڵپشتی و ئەو کاتانەی تەرخانتان کرد بۆ بیستنی پادکەستی یەکەمی دیجیتال سیتیزەن. پاڵپشتی ئێوە گەورەترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستەیە. هەر بۆیە تکاتان لێ دەکەم لە شەیر و لایک و هەروەها پەیوەندیەکانتان بۆ پێشنیاز و ڕەخنەکانتان بەردەوام بن لە هەر ڕێگایەک کە بۆتان دەکرێت. وەک بەڵێنمدا بوو لە بەشی یەکەمی ئەم پادکەستە باسی چەند هەواڵێکی گرنگی تەکنیکی ئەم ڕۆژانە دەکەین بۆ ئەوەی هاوڵاتی دیجیتاڵی کورد ئاگاداری ئاخر پێشاتە تەکنیکیەکانی جیهان بێت کە پەیوەندیان بە تاک-تاکی ئەندامانی کۆمەڵگاوە هەیە. فەرموون. کۆمپانیای مایکرۆسافت گرێبەستی خۆی دەگەڵ سۆنی بۆ 10 ساڵی دیکە درێژ کردەوە بۆ بەرهەمهێنان و پشتیوانی یاری دیجیتالی کال ئۆف دیوتی. کال ئۆف دیوتی یاریەکی زۆر بەناوبانگی جیهانی یاریە دیجیتالیەکانە کە ساڵی 2003 بە ئیلهام وەرگرتن لە شەڕی جیهانی دووهەم یەکەم جار بڵاو کرایەوە و هەتا ساڵی 2022 کە کۆمپانیای ئینفینیتی وارد بەرهەمی دێنێت زیاتر لە 400 میلیۆن کۆپی بە فەرمی لێفرۆشراوە. Your teammate is on the revived flight. Reloading. Enemy eliminated. Your teammate is on the revived Zombies flight. incoming! دوای ماوەیەکی زۆر لە کەمبوونەوەی داهاتی نێتفلەکس باز لە بەرزبوونەوەی داهاتی ئەو کۆمپانیایە دەکرێت. ئەوەش هەواڵێکی خۆشە بۆ گرانی فیلم و بەرهەمە بینراوەکان کە حیسابی نێتفلەکسیان هەیە، چونکە دەبێتەوە هۆکاریەوەی کە ئەو کۆمپانیایە لە بەرهەمهێنان بەردەوام بێت. هەواڵێکی خۆش بۆ پرۆگرامە زیرەکەکانی کوردستان. ئاگادار بن کە کۆمپانیای یونیتی بەستەرێکی نوێی بە شێوازی بێتا کردوتەوە بۆ ئەوانەی دەیانەوێت کاری پرۆگرام سازی بکەن بۆ ئەپل ڤیژن پرۆ. ناوی بەستەرەکە پاڵی سپەیشڵە. بڕۆن بە دواداچوونی بۆ بکەن، بە بەرهەمەکانتان سەرساممان بکەن. هێندەی نەماوە ئەپل ڤیژن پرۆ دێت کە سەرساممان بکەن. بەکارهێنەرانی واتساپ لەسەر آیفۆن ئەو جار دەتوانن بەبێ تۆمارکردنی کۆنتاکت لەسەر تەلەفۆنەکانیان یەکسەر نامە بۆ هەر ژمارەیە کە واتساپی هەیە بنێرن. ئەم گۆڕانکاریە بە فەرمی ڕانەگەیەندراوە، بەڵام ئێستا لە بەشێک لە وڵاتان کار دەکات.
تۆڕی کۆمەڵایەتی ترێتس کە نوێترین بەرهەمی کۆمپانیای مێتایە لەبەرەوەی لە بواری یاسایی کێشەی هەیە بۆ بەکارهێنەران لە ئەوروپا تەنانەت بە VPNیش بۆ ئەوروپیەکان ئیتر بەردەست نییە. هەروەها یەکەم بەڕۆژکردنەوەی خۆی بڵاو کردوتەوە کەوا دەکات بزانی چێ فاڵۆی کردووی و بەداداچوون بۆ بابەتەکانت بکات. بە گوێرەی بلومبەرگ ئەپڵ خەریکی بەرەو پێشخستنی چاتبۆتێک یان هەمان کەرەستەیەکی قسەکردنە لەگەڵ کۆمپیوتەر لەسەر ژێرخانی ژیری دەست کرد لە چوارچێوەی مۆدێلی زمانی خۆی کە پێشتر کاری لەسەر کرد بوو لەسەر ژیری دەست کرد لەسەر هەوری دەستکردی گوگل و کە ناوی ئەیجەکە. بە گوێرەی زانیاریەکان لە ناو ئەپڵ کارمەندەکانی خۆیان کە کاری لەسەر دەکەن پێی دەڵێن ئەپڵ GPT. چاوەڕوانی بن بزانینەوان خەریکی چین. هەواڵێک بۆ هاوکارانم لە دەستگاکانی ڕاگەاندن. گوگل کەرەستەیەکی زیرەکی خۆی دەردەخات کە تەرخان کراوە بۆ نووسینەوەی بابەتی هەواڵی. ئەوان هەوڵ دەدەن کەرەستەکان بە چەند ناوەندێکی ڕاگەاندن بناسێنن بۆ یارمەتیدەری کارمەندەکانیان بێت بۆ ئەوی بتوانن خەریکی کاری دیکە بن. بەڵام زۆربەی و دەستگایانە باسییان لەوە کردو کە هێشتا کێشەی پشتڕاستکردنەوەی زانیاریەکان لەو بابەتانەدا هەنا کە ئەو کەرەستەی ژیری دەستکرد دایان نووسێت و هەروەها دەڵێن کە ناتوانن پشتی پێ ببەستن بۆ ئەو بابەتانەی کە پێویستی بە فاکتە. پێدەچێت حکوومەتی بریتانیا زەختێکی زۆری لە ئەپڵ کردبێت کە هێندێک ئینکریپشن کۆدی فەیستایم و ئایمەسێجیان بداتێت. هەر بۆیە کۆمپانیای گوگل و کۆمپانیای ئەپڵ پێداگری دەکەن لەسەر پاراستنی زانیاریەکانی بەکارهێنەرانیان. ئەپڵ دەڵێت ئەگەر بێت و حکوومەتی بریتانیا پێداگر بێت لەسەرەوەی کە دەرگای پشتەوە بۆ چاودێری فەیستایم و ئایمەسێج بکرێتەوە ئەوە بە تەواوەتی ئەو سەرویسانە لە بریتانیا ڕادەگرن. گوگلیش دەڵێت بەڕۆژکردنەوەیەک بۆ کرۆم دەکات کە ناهێڵێت هیچ کوکیەکی کۆمپانیای لایانی سێهەم زانیاری بەکارهێنەران ببات بۆ ئامانجەکانی خۆیان. فەیستایم و ئایمەسێج دوو سەرویسی کۆمپانیای ئەپڵن لەسەر تەلەفۆنەکانیان بۆ قسەکردن بە دەنگ و ڕەنگ و نووسین. کرۆمیش گەڕۆکێکی سەرەکی ئینتەرنێتە لە کۆمپانیای گوگل. هەواڵێکی دیکە لەسەر ترێتس لەگەڵەوەی کە لە دەست پێکدا ترێتس توانی ژمارەیەکی یەکجار زۆر لە بەکارهێنەرانی تویتەر بۆ لای خۆی ڕابچێشێت و بە میلیۆنان بەکارهێنەر لە ماوەیەکی زۆر کەمدا دەستەبەر بکات، بەڵام ژمارەی بەکارهێنەرە چالاکەکانی ڕۆژانە کەم دەکات و لە 47 میلیۆن کەس لە بەرزترین خاڵی خۆیدا دابەزیوە بۆ 13 میلیۆن کەس. هەروەها ماوەی مانەوەی بەکارهێنەرانیش لە بەرزترین ئاستی خۆیدا کە 19 خولەک بوو بۆ 4 خولەک دابەزیوە. هەمووتان دەزان گۆڕانکاری و داهێنانەکان لە جیهانی تەکنۆلۆژی زۆر خێران. ئەوەی باسم کرد تەنها چەند سەردێڕێکی زۆر خێرا و هەڵبژێردراوی ئەو ڕووداوە تەکنیکیانە بوون کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو باسییان لێوە کراوە. بەڵام ئەوەی دەمەوێت باسی بکەم لە دەستپێکیشدا ئاماژەیەکم پێکرد بە چەند دێڕێک. ئەو ڕوو دەمەوێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بدوین. وەک لە هەواڵەکانیشدا بیستان کۆرپە نوێیەکەی ئەو بوارە ترێدزی کۆمپانیای مێتا ئەو ڕۆژانە هەرا و هوریایەکی زۆری ناوەتەوە و شەڕی ساردی نێوان دامەزرێنەری فەیسبووکیان هەمان کۆمپانیای مێتا زاکربەرگ و ئیلان ماسکی ساحبی تویتەریش بۆتە باس و خواستی زۆران. جارێک دەیانەوێت زۆران بازی بکەن، ئەو لە حیفی ترێدز دەکاتەوە، ئەو لە ڕقیوی دەتەوێت بچێت کارێکی دیکە بکات و هەر چیشیان باز لەوەی دەکەن دەیانهەوێت لە ڕینجێکدا بێنە بەرامبەر یەک و لەسەر و چاوی یەکتر بدەن. بەڵام ئەوەی مەبەستی منە ئەوان نین. ئەوەی مەبەستی منە سۆشیال میدیایان هەمان تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە شێوازێکی گشتی و هەڵس و کەوتکردن لەو بوارە. زۆر کەس هەست دەکەن تۆڕە کۆمەڵایەتیەکان نوێن، بەڵام لە ڕاستیدا مرۆڤەکان زۆر زووتر هەستیان بەوە کردبوو کە دەبێت ڕێگایەک ببینەوە بۆی بتوانن لە ڕێگای دوور و بە بەکارهێنانی کەرەستەی تەکنیکی پەیوەندی بەیەکەوە بکەن. بۆی بتوانن پەیوەندیان نەبێ. مرۆڤەکان وێ مرۆڤەکان پێیان خۆشە پەیوەندیان نەبێ لەگەڵ یەکتر. سەرەتای بیرۆکەکە پەیوەندیەکە کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1844 زۆر کۆنا. مرۆڤەکان ئەو کات لە ڕێگای دانانی چەند خاڵ و خەتی ئەلکترۆنی توانیان پەیام لە ویلایەتی باڵتیمۆری ئەمریکا بۆ واشنگتنی پایتەخت بنێرن.
ئەوە سەرەتای پەیوەندی ئەلکترۆنی مرۆڤەکانە. ئەم دەستکەوتە دواتر ناویاننا کۆدی مۆرس. ئانالۆگ بوو، دڵنیام ئەوانەی کە وەک من کەمێک تەمەنیان هەڵکشاوە بیریانە کە تەنانەتە تا کۆتاییەکانی سەدەی 20 لە هێندێک بواردا کۆدی مۆرس لە ڕێگای جیهازی تەلەگراف بەکاردەهێنرا. جا مۆرس سەرەتا بوو، دیسان بەزمەکە دەستی پێکرد و ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتنەکانی دەستی مرۆڤی زانا و ژیر زیاتر بوون و زیاتر بوون و زیاتر بوون با بزانین بەرەوچۆیان بچین. وەزارەتی بەرگری ئەمریکا ساڵی 1969 زاین بڕیار دەدات پلاتفۆرمێکی دیجیتاڵی پەیوەندی ساز دەکات بە نێوی ئارپانێت کە بەرهەمی ناوەندی لێکۆڵینەوەی پێشکەوتوی تۆڕی پرۆژەکان بوو. بۆچی؟ لەبەرەوەی دەیانەویست بتوانن کارێک بکەن کە شارەزایانی ناوزانکۆیەکان و هەروەها ئەو کەسانی کە لە نێو وەزارەتی بەرگری کاریان دەکرد بتوانن ئاڵگۆڕی زانیاری و پرۆگرامەکانیان بکەن. ئەوە هەم دەستپێک بوو هەم ڕێخۆشکەر بوو بۆ هەموو کەسانەی کە ئیتر ئینتەرنێتیان لەبەردەست بوو یانەوەی کە پەیوەندی دیجیتاڵیان لەبەردەست بوو کە بتوانن ئەو مەبەستە پەیوەندی دیجیتاڵی بەرەو پێش بەرن و لە چوارچێوەی پلاتفۆرمی جیاواز بیخەنە بەردەستی ئەو کەسانی کە پێیان خۆشە بەکاری بێن، چۆن وەکو ئیمەیل، وەکو بوڵەتن بۆرد یان هەمانەوەی کە پێیان دەکوت بڵاگ کە کوردیەکەی دەکاتە دیواری نووسی. دواتر چاتەکانیشیان بەرهەمهێنا کە بە ژوورەکانی پەیوەندی دەناسرێن بۆی کە ئەو کەسانی دەیانەوێت پەیوەندیان هەبێ ئاڵوگۆڕی زانیاری بکەن ئەو کەرستانیان لەبەردەست بێ. هەرکام لەو کەرستانش تایبەتمەندی خۆی هەبوو. ئیمەیل بۆی بوو تۆ نامە بنێری و نامە وەرگری، بوڵتن بۆردیان هەمان بڵاگیان و دیواری نووسینە بۆی بوو کە تۆ بتانی بابەتێکیان چەندین بابەت بڵاو بکەوە بیخێ بەردەستی ئەو کەسانێکی خێنەرن بەڵام یەکلایەنە بوو پەیوەندیەکە. چاتەکان پەیوەندی یەکجار زۆر خێرا بوون کە دوولایەن یان چەند لایەن یان گروپێک لە خەڵک دەیانتوانی لە ژوورەکانی پەیوەندی لەگەڵ یەکتر پەیوەندی بکەن کە ئێستا ئێمە زۆر کەرەستەی لەوە پێشکەوت و تویش دەبینین کە بەکاردێن. یەکەم تۆڕی کۆمەڵایەتی دیجیتال زۆر بە شێوەیەکی سەرەتایی لەلایەن کۆمپانیای فرەندستر ساڵی 1997 زاینی دامەزرا. ناویشی 6degrees.com. دواتر لایف جورنال بەستێنێکی دیکە هاتە گۆڕێ، یەکەم بەستێنی بلۆگەکان بوو کە ئەوکات خەڵک دەیتوانی لەسەر لایف جورنال بنووسێ وەکو دیواری نووسی. تۆڕی کۆمەڵایەتی وەگەوەی کە ئێستا دەیناسین ساڵی 2003 یەکەم جار تۆڕێکی کۆمەڵایەتی بە ناوی مایسپەیس یان بە کوردیەکەی پێگەی من دەستی بەکار کرد. مایسپەیس یەکەم تۆڕی کۆمەڵایەتی بوو کە توانی لە سەرانسەری جیهان بەکارهێنەری هەبێت و توانی ببێت بە هۆکاری زۆر پێشکەوتنی تەکنیکی و بەرەو پێشچوونی کولتوری پاپ و هەروەها مۆسیقا. دواتر دەگەڵ هاتنی فەیسبوک کە پشتی مایسپەیسی شکاند و ئەوانی دیکە مایسپەیس فاتیحای خێنرا بوو بە مێژوو کۆتایی پێهات. هەتا نوێترین بەرهەمی کۆمپانیەکان وەکو تۆڕی کۆمەڵایەتی کە ئەموتانی تر دەزانن ترەتزەکەی کۆمپانیای مێتایە کە مێتا هەر ساحیبی فەیسبوکیشە و بۆ بربەرەکانی دەگەڵ تویتەر دامەزراوە. ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە یانەوەی سۆشیال میدیا ئیتر کاریان تەنها دروستکردنی پەیوەندی نێوان خەڵکەکان نییە و ئەوەندە پێشکەوتون کە باندۆر یەکجار زۆر و گرنگی یەکجار زۆریان هەیە بۆ بواری ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، شتی دیکەش خۆشتان باشتر دەزان. کاریگەریەکەشیان ڕۆژ بە ڕۆژ لەسەر مرۆڤەکان زیاتر دەبێت و هەر ڕۆژە و بە شێوازێکی جیاوازیش دەردەکەون. تۆڕی کۆمەڵایەتی بۆ ئەوەیە کە مرۆڤەکان پەیوەندیەکی تەندروست و کاریگەر و جوانیان دەگەڵ یەکتر هەبێت. بۆیش دەبێت هەموو کات لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانیش وەکو چۆن لە ژیانی ئاساییدا ڕێز لە یەکتری دەگرین، حورمەتی یەکتری دەگرین، بایەق بە بیر و بۆچوونی یەکتری دەدەین، دەبێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانیش هەمان کولتور و یاسا و ڕێسا بپارێزین. بەڵام ڕاستیەکە چییە؟ بەداخەوە هاوڵاتی دیجیتاڵی کورد ناتوانێت گەڕێکی زۆر کورتی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بکات بەبێ ئەوەی بێڕێزی، وردکردنی کەسایەتی یان هەڵوێستی زۆرتون نەبینێت. لە نێوان ئەو کەسانەی بیر و بۆچوونی جیاوازیان هەیە یا لەسەر مجارێکی تایبەت جیاواز بیر دەکەنەوە. پاراستنی ماف و ڕێزی تاکەکان و ئازادی بیرروڕا یەکەم ڕەوشتی هاوڵاتی دیجیتال کە دەبێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بپارێزرێت. بۆیەش دەبێت هاوڵاتی دیجیتاڵی کورد زۆر باش
لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێزی خۆی ڕێزی کەسانی دیکەش بگرێت و کولتوری جوانی کوردی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا بگرێتە بەر. زۆر جاران لە فیلمە کۆنەکان ڕەنگە بینی بتانەوە فیلمانەی کە مێژووین باز لە زۆر کۆن دەکەنەوە کاتێک فەرمانێک یان زانیاریە یان هەواڵێک بڕیارە بەسەر خەڵکدا براو بکرێتەوە کەسێکەیە داروغەی شارە تەنگێکی گوڕ و گەورەیە بە کوچە کۆڵاناندا دەگەڕاوە دەکات ئاگادار بن ئاگادار بن کەس نەڵێ نەمزانی و گوێم لێ نەبوو نازانم چی ئەوەوە ئیتر ئەوەی داروغە وتپای وتەی دەستەڵات بوو و پژڕاست کراوە بوو و بڕیار بەڵام ئێستا هەر کەسە و داروغەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام زانیاریەکانەرێ لە چوە هاتوون چەندە پژڕاست کراونەتەوە دیار نییە. هەر بۆیە هاوڵاتی دیجیتال پێویستە کە زانیاریەکی دەستکەوتیان بینی یان گوێی لێبوو بەر لەوەی بەشی بکە بەر لەوەی بڵاوی بکاتەوە بیخاتە بەردەستی دۆست و برادەرەکانی لە ڕاستی و دروستی و زانیاریە دڵنیا بێتەوە چونکە زانیاری هەڵا کێشەی زۆر دروست دەکات باندۆری زۆر نەرێنی دەبێت لەسەر ژیانی مرۆڤەکان نابێت کە بابەتێکت بینی جاوەیە ڕەنگە بەدڵت بێ بەدڵت نەبێ بە هەڵات هەڵات بڵاوی کێوە بەبێەوەی بزانی باشە و هەواڵە بۆ بڵاو بووتەوە بۆ پەزی چێ خراپە بۆ پەزی چێ باشە بۆچی وایان بڵاو کردوتەوە مەسەلەی پەزانیش بۆ خۆتان دەزاننی دێم لەسەرەوی ناڕۆ. دڵنیام هەمووتان شانازی بە سەرکەوتنەکانتانەوە دەکەن جا ئاسینگەر بەو دەرگای سازی کردو ئۆستای خانوبەرە بەو دیوارەی دایناوە هونەرمەند بۆ پارچە مۆسیقایی دایناوە نووسەر بەو ڕۆمانەی نووسیوێتی تەنانەت چێژ لێنەریش شانازی بەو بەهاراتەوە دەکا کە لە نێو چێشتەکەی کردو چێشتەکەی بە لەزەرتر کردو. اینجا کاچی من پێت خۆش یەکێک بێت پۆزی پێ لێدات و بڵێ وڵا ئەوەی ئەمن کردومە ئەو شانازی پێ بکە شتیوان نابێت کاچی من خوشی بەڕێز. اینجا بۆیە پیا و ماقوڵان و ئاقلانی جیهان یاسایەکیاندا ناوە بە ناوی یاسای کۆپیڕایت میان بە کوردیەکەی پاراستنی مافی خاوەندارەتی خۆ لە خۆڕەدایان نەناوە پاراستنی مافی خاوەندارەتی ژێرخان و ستونێکی یەکجار زۆر گرنگی سیستمی پەروەردەی مۆدێرنە. پەروەردەش ڕەمز و هەنگاو و نەخشە ڕێگای پێشکەوتنی مرۆڤایەتیە هەر بووە لە ژیانی ئاسایشدا و لە جیهانی دیجیتالیشدا هەوڵاتی دیجیتال دەبێ مافی خاوەندارەتی بپارێزێت بەرهەمی ئەوانی دیکە ئەگە بڵاویش دەکاتەوە بە پاراستنی مافی خوڵقێنەرەکەیەوە بەشی بکە بڵاوی بکاتەوە وەڵا ئەو کات خێن شیرنتریش دەبێت و بەڕستریش دەبێت لە لای برادرە دیجیتالەکانی. اینجا کاچی من کورە هەروە مەیبن بیرۆکەش خاوەندارەتی هەیە ها بۆ نمونە هەر بیرۆکەی ئەو پادکاستی دیجیتالی. مرۆڤەکان یاسان بە شتێکی باش زانیەوە بۆ ژیان بە درێژای مێژوو بۆ بەڕێوەبردن ڕێخستن پاراستنی مرۆڤەکان ژیان یاساکان هەموو یاسا و ڕێسای بۆ دانراوە بە جۆرەی کولتور و پێداویستی و پێشینەکانی هەر کۆمەڵگایە. اینجا ئەگەر ژیانی یاسایی پێویستی بە یاسا ژیانی دیجیتالیش پێویستی بە یاسایە هەر بۆیە ناوی بەکارهێنەر و تێپەڕوشیان بۆ داناوە بۆیە یاسای بەکارهێنان هەیە بۆ هەموو شوێنێک لەسەر ژینگەی دیجیتال هاوڵاتی بەڕێزی دیجیتال دەبێ یاساکان بپارێزی کاچی من وەک چۆن ئەگەر یاسای هاتوچۆ نەپارێزی ڕۆژانە سەدان کەس ژیانیان لەدەست دەدەن بەڕووداوی هاتوچۆ ئەگەر لە ژیانی دیجیتالیشدا یاساکان نەپارێزی زەرەر دەکەین بەر لە هەمووانیش مافی کەسی تۆ بن پێل دەکرێت چۆن بۆ نمونە بە چاودێریکردنی چالاکیەکان و هەموو هەڵسوکەوتت لە جیهانی دیجیتال وەگەوەی هەرچی لە ژێر پەتۆیە بیهێنیە سەر پەتۆی کەسێک بەدزی چاو لە نێو ماڵەکەت دەکات بەبێەوەی تۆ بزانی هەموو شتی ناو ماڵەکەت دەزانێت خۆشە کابوو یاساکان بپارێزن بەدڵنیاییەوە خۆش نییە کەسێک چاودێری بکا لە نێو ماڵی خۆتدا. اینجا هەمومان دەبێ یاساکانی جیهانی دیجیتالیش بپارێزین بۆەوەی هەمومان مافەکانمان پارێزراو بێت. باشە توخواکەی نێوە بڵێنەوە کەسەیە ناو پاژناوی خۆی لەبیر بکات کەسەیە لە ڕەوشی یاساییدا ڕێگای ماڵە خۆی بزرکات باشە چاوەکەم پێت وایە ناوی بەکارهێنەر و تێپەڕوشەوەی پێ دەڵێن یوزەر و پاسوەردە ئینگلیزی فشەیە باشە بۆ بەیەک خولەک لە بیری دەکەی دیارە زۆر مەبەستت نییە دیارە گرنگی پێ نادەیت دەبێت بزانن کە ناوی بەکارهێنەر و تێپەڕوشە وەک ناو پاژناوەکەت گرینگە کاکە دەبێت بیپارێزی
بۆ ئەوەی کەس نەچێ بە ناوی تۆ قەرز لە مارکێتی سەری کۆڵان وەرنەگرێت و سەری ماگموچە کە وەرگر بڵێ کاکە دیکوا پارەکە کوا قەرزەکەم بدەوە. ئەو ناوەی بەکارهێنەر و تێپەڕوشەیان پاسوۆرد دەبێت بەهێز بێت، دەبێت پیتی گەورەی هەبێ، بچووکی هەبێ، ژمارە و نیشانەی تێدا بێ. ماڵی کوڕە چێکاری بە منە، ماڵی کوڕە بۆ خۆت شتێکم بۆ دانی هەرچێ. نا، دەبێت شتێکی تایبەت بێ، وەک چۆن ناو پاژناوەکانی خۆمان، کەساتیەکانی خۆمان، باوەڕ و ئێعتباری ئێمە تایبەتە. ناوی بەکارهێنەر و پاسوۆرد تێپەڕوشەش تایبەتە، دەبێت لە بیرت نەچێت، دەبێت تایبەت بێ بە تۆ، دەبێت گرنگ بێ، دەبێت بەهێز بێ بۆی کەسی دیکە نەتوانێت ناوی تۆ بەکاربێنێت بۆ کاری قۆڕ. دەزانن لە دەستپێکی کە باسم کردم هێشتا ترێدز دەگەڵ یەکێتی ئەوروپا پێک ناتووە هەتا سەرویسی ئۆتۆرە کۆمەڵایەتیە بۆ خەڵکیێوانیش بەردەست بێت و کارەکەی چییە؟ چونکی یەکێتی ئەوروپا دەی هەوێت دڵنیا بێتەوە کە هاوڵاتیانی لەسەر ئەو تۆڕە پارێزراون، زانیاریەکانیان نادرچێندرێن، نادەزرێت. زانیاری هاوڵاتیانی دیجیتال زۆر گرنگە، کەس نابێ پێوابێ بێ بایخە. تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر بەشێکن لە ژیانی مرۆڤەکان، هەر کەسە و لە شوێنی خۆیەوە بۆ مەبەستی خۆیوان بەکاردێنێت بەبێ جیاوازی ڕەگەز و بیر و بۆچوون و تەمەن. دەبێت وەکو ژیانی ئاسایی ژیانی سەر تۆڕە کۆمەڵایەتیەکانیش ببینرێ. تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کولتور و ڕێوشێنی خۆیان هەیە. هاوڵاتی دیجیتال دەبێت لە ژینگەیەکی باشدا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کات دەرباسکە و دەگەڵ مرۆڤەکانی دیکە پەیوەندی هەبێ. جا هیوادارم ئەو خاڵانە لە بەرچاو بگرن و تێبینیانەتان لەبیر نەچێ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ژینگەیەکی باشی دیجیتالی بۆ خۆتان دەستەبەر بکەن و لە بەرچاویان بگرن. ئەوم هەفتێش هێدی کاتی پادکەستەکەم کۆتایی پێدێ. بەڵام بەر لەوەی کۆتایی پێبێنم پێم خۆشەبی کە من نەرید و هەر جارەی کەرەستەیەکی زیری دەستکردان پێ بناسێن. ئەوانەی زۆر حەزیان لە دەنگە، دەزانن دەنجی پاک و بێگەرد و ئەوە خاوێن زۆر گرنگە. ئێستا سەردانێکی ماڵپەڕی audo.ai بکەن، audo.ai. لەوێ دەتوانن هەر ڕیکۆردێکی دەنجیتان کە هەیە و ڕەنگە هاش و هوشی لەسەر بێ، نۆیز لەسەر هەرچی هەیە خاوێن نییە بیدەنێ، پاک و خاوێنی دەکاتەوە، دەنجێکی بێگەرد و دەرەجە یەکتان تەحویل دەدەن. بچن تاقی بکەنەوە بزان چۆن. پادکەستی ئەم هەفتەی دیجیتال سیتیزەنم پێشکەشکردن. چاوەڕێم بن هەتا هەفتەی داهاتوو لەو ماوەیە لە ڕەخنە پێشنیاز و پشتیوانیەکانتان بەردەوام بن. دەتوان لە ڕێگای ئیمەیلی dgcz@rudaw.net یان لاپەڕەی فەرمی رادیۆ پادکەستی ڕووداو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان، هەروەها لاپەڕەی هەژار برنجی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لینکدن پەیوەندیمان پێ بکەن. دەست لە لایک و فاڵۆ و بڵاوکردنەوەی پادکەستەکەشمان مەپارێزن، لە بیرتان نەچێت ئێوە گەورەترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستن بۆ ئەوەی دڵگەرمتر و بەهێزتر بینەوە خزمەتتان. هەر بژین کاتشات.